داوایەکی بچووکمانەیە لێ ڕەحەتی خوات لێ ئەو پەنجەدە ئاو بخەسەر لوتت ئاوها ئەی خوای گەورە جزای خێر بە بۆی دوای گلەی مالێ نەکەی. قاسم شەشۆ ئەو پیاوەی کە ئێسا وێنەکەی لەبەر شاشەی ئێوەی بینن یەک دوو ڕۆژ بەر لەیسە زۆر بە بوێرانە بێحورمەتی کرد بەرامبەر بە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. چڵکنێکی یێزیدیە خوای پەروەردگار هیدایەتی ئەو ئەتباعەکانی بە هەر کەسێک بوێر بێ بێحورمەتی کا بەرامبەر بە دینەکەمان پێغەمبەرەکەمان قورئانەکەمان خودامان تەرا ئەبێ خۆی حازرکە بۆ حەملەیەک بۆ ئەو هەر کەسێکیش وەکو ئەوە. ئێمە لە وڵاتێکەین لە 195 مسلمانە ڕێز لە هەموو پێکاتە جیاوازەکانە گرین ترکەم بنیاوەکو زۆر بەس بەمەرجێ دەست بۆ پیرۆزیەکانمان نەبن دژایەتی دینەکەمان نەکەن بە هەموو شێوازێ. خوای پەروەردگار داوای ئەمەی لێکردینە ڕێز لە هەموو دینێ بگرین کائینە منکان مامەڵەمان جوان بێ لەگەڵیان مێژوو بوو ئەمە شایەتە هەر دینێک لە هەر وڵاتێکی ئیسلامی بووە ڕێزی تەواوی لێگیراوە. هەر کەسێک ئەو بوێری هەبێ دژایەتی ئیسلام و مسلمانان کە ئەبێ بە هەموو شێوازێ چاوەڕێی وەڵام بێ. کاتێ تۆ ڕێگە بە خۆ دەدەی عەزیەتی ئەو هەموو خەڵکە بەی ئەو هەموو خەڵکە بە خۆت خەریکەی ئەبێ لە بەرامبەرە چاوەڕێی قسەی خۆش نەبی. آخر تۆ بێژە قاسم قاسم دەم و درێژکەی بەرامبەر بە کێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بتکەمە قوربان قوەنەرەکانی کورە نووری چاومانە لەگەڵ ترپەکانی دڵمانە ئێمە شەوان کاتیە خەوین بە ئاواتین بێتە خەومان تۆ زمانە درێژکەی بەرامبەر ئەو عەقڵە هیتە ئەی لە گیانی خۆ ناترسی تۆ نازانێ ناو مجتەمەعێکای دوایەکێکی خوێن گەرمت لێ هەڵسیا کێ دەسێگرێ دوای لە دینەکەی خۆ ناترسی کاتی ئەم هێرشاکەی هێرشەکرێتە سەر دینەکەت قسەوە باو پیرت شتەکرێ هەی شەشۆ ئاگاداری خۆ بە قەینا تۆ هەر لەو خوایە نەترسای کە ێژەی پەرسم ئەی ناوێت لە شەیتان بترسی دوای ئەم حەملە هەمووی بەسەر شەیتان وەشکێت و دوای بینتان تێگەچێ. بۆیە خۆشەویستانم لێرەوە داواتان لێکەم هەر کەسێ و لە لای خۆیان سۆشیالت هەیە پێگەیەک هەیە جێگەیەک هەیە توانات هەیە بە هەموو شێوازێ ڕێگەی لێ تەسکەن تەنگەوەری بۆ دروستکەن وای لێ بکەن وای زانی بێ ڕادوێ هیچتان نەکردوێ بەرامبەر ئەم حەملەیە تەنیا ئەگەر هات وێنێن پیاوە ئاوا دەرکەوت لە پۆستەخانە بنووسن ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەمە ئەقەل شتێکە کە ئێوەیکەن ئەو کابرایەژێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بێڕێزیە بەرامبەر بە ئێمە ئێمەش ێژین دەست بردن بۆ قورئان الله محەممەد صلی الله عليه وسلم ئەمانە ئەو پەڕی بێڕێزیە ئەو پەڕی سنوور بەزاندنە ئەو پەڕی پێشێلکردنی ئەو ئازادیەیە کە بانگەشەی بۆ لاکرێ. خوای پەروەردگار موفقی هەموو لایە بکە بتان بینم.